بالله تعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، مسلمانان، هەموو کەس لە ئینسانەکان ئەیەوێت لە دنیادا بژێت، بەڵام چی ژیانێکی ئەمن و ئاسایش بەرقەرار بێت لە وڵاتە. بەڵکو حەیواناتش پەرژینی قایم بێ لە ڕووتان، ئەوانش پێیان خۆشە هەر لە ئەمن و ئەمانە بژێن، ئەوەنە دڵە ڕاوچکەیان نەبێت. بەڵام ئینسانی وا هەیە گەرەکێتی لە دنیادا بژێ بەس لە ئەمینیا بێت، لە ئەمن و ئاسایشا بێت، بەڵام قیامەت موشکیلە نییە چی بەسەرا دێ و چی بەسەرا نایە. ئەو ئینسانە خوای پەروەردگار بە بێعەقڵی داناوە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام فەرموویەتی لەمەوضع صەوت فی الجەنە خەیڕ من الدنیا وما فیها. جێ یەک قامچیەک لە جەنەتە، جێگای قامچیەک چەندێکە گرێتەوە لە جەنەتە، ئەفەرمێت چاکترە لە هەموو دنیا و ئەوەی واتیایەتە. بۆیە کابرایەک دێنن لە ڕۆژی قیامەتە هەر لە ناز و نیعمەتا بووە، هەر لە خۆشی و ئەمانەتا بووە، بەڵام بەدبەخت بووە. لە قیامەتە ئەیهێنن خوددا ئەمرەکە ئەم عەبدە بدەنە ناو جەهەنەما و بیهێر نەبان، کابرا ئەدەنە ناو جەهەنەما و ئەی تێر نەبان. خوددا پێیە فەرمی ئەی عەبدم هیچ خۆشیت بینی لە دنیادا؟ ئەلێ یا ڕەبی قەت خۆشیم نەبینی، لە فکرتە چێتەوە. بەڵام ئینسانی عاقڵ هەوڵەدا لە دنیادا لە ئەمن و ئاسایشا بژێت، و ئەوە واجبی سەرشانمانە. هەموو کەس بەدەسەڵات و بە بێدەسەڵاتەوە، بە دەوڵەمەند و فەقیرەوە، بە پیا و بە ژنەوە، بە گەورە و بچووکەوە، واجبە لەسەرمان ئەمن و ئاسایش بەرقەرار بکەین لە وڵاتەکەمانە. بەڵام ئینسانی عاقڵ گەرەکێتی لە دنیادا هەر لە ئەمن و ئاسایش بژێت، و لە قەبر و قیامەت و هەر لە ئەمن و ئاسایشا بێت بە پشتیوانی خوای پەروەردگار. بۆیە هیچ شک و گومانی تیا نییە ئەمن و ئاسایش مەطلەبێکی ضەروریە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. وەڵڵاهی لە خواردن و خواردنەوە لەلایەمان زەرورترە. قەزەی ئەمن و ئاسایش لە وڵاتە، بەخۆشی بژین، نەک لەژێر تۆپ و تەیارەیە و لەژێر فیشەک و لێدانا و لەژێر دژێن و خوێن ڕشتنە. نەخێر، ئەوە مەطلەبێکی ضەروریە کە ئینسان
نەک بڵێ دایرەیەکە بێ بەناو دایرەی ئەمن خەڵاس، نا ئەبێ هەمومان ئەمین بین لە نەفسی خۆمان، لە ماڵمان، لە عیرضمان، لە وڵاتمان، هەوڵی ئەوە بدەین ئەمن و ئاسایش بەرقەرار بدەین، فتنە نەنەینەوە، فەسادی نەنەینەوە، خەڵک بە کافردا نەنەین، لە ئەمینیە بژین. بەڵکو کافرش ئینسانی بێباوەڕش ئەگەر خۆی بداتە پاڵ ئیسلام، واتە ئەو کەسەی کە معاهیدە و یا ذمیە، ئەوش لەژێر ئەمن و ئاسایشی ئیسلامە ئەژێ، کەس بۆی نییە دەستی بۆ درێژ بکە، هەچ مسلمانێ کافرێ بکوژێت، کافرەکە معاهید بێ یا ذمی بێت، بە ئیزنی ڕئیس دەوڵەت هات بێتە شارەکەوە، پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەو کەسە بۆن جەنەت ناکە، مسلمانێکە کافرێ بکوژێ بۆنی جەنەت ناکە. بۆیە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت ئەمن و ئاسایشی خستە پێش ڕزق و ڕۆزیەوە. خدا لە قورئاندا ئەفەرمێت وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. کاتێ ئیسماعیلی کوڕی برد لەگەڵ هاجەرەی خێزانیا، چوو لەو شوێنە چۆڵەدا لە شاری مەکەدا چۆڵ بیوادین غەیری ذی زەرع، دایانی نا جێیانی هێشت، چوو ئەو دیو شاخەکەوە ئەم دوعایەی کرد رب اجعل هذا بلدا آمنا، یا ربی خدایە ئەم شارە ئەم بەلەدە هەم شارەکە هەم خەڵکەکەی تیای ئەمینی بکەی، ومن دخله كان آمنا، ئەوەی بچێتە ناو ئەو شارەوە ئەبێ لە ئەمن و ئەمانەتا بژێت، خوێن ڕشتن تیایدا حرامە، جاکردن تیایدا حرامە، دارشکانن تیایدا حرامە، ڕاوکردن تیایدا حرامە. لەو کاتەی کە خوای پەروەردگار ئەرز و ئاسمانی خەڵق کرد، لەو کاتەوە بەیت الله الحرام بەیت الله الحرام ئاوا محەڕەمە. یا ربی خدایە ئەو شارە ئەو بەلەدە ئەمین بکەی، لە پاشاندا فەرمووی وەرزق ئەهلەه من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر. بەئەدەبەوە خدایە ئەمجا ئەهلەکەی ڕزق و ڕۆزی بۆ بنێری یا رب العالمین. خدا فەرمووی قال ومن كفر، ئەوەیشی کافر بێ بە من هەر ڕزقی ئەدەم، بەڵام فأمتعه قليلا، لە دنیادا هەنێ بۆ خۆی بژێ گاڵتە و گەب بکا و ڕابواردن بکا، ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. ئەمجا تون یەکەم لە ئاگری جەهەنم و یەکەمە ژوورەوە، بەڕاستی شوێنەوارێکی زۆر خراپە جەهەنم. کەواتە دوعای ئەمن و ئاسایش پێش ڕزق و ڕۆزیە. بۆیە لأن الناس لا يهنؤون بالطعام مع وجود الخوف، ولأن الخوف تنقطع معه السبل التي بواسطتها تنقل الأرزاق من بلد لآخر. چونکە ئینسان ئەگەر لە ترسا بێت تو تامی ئەو خواردنەش ناکەی کە ئەی خۆی، تۆ هەر لە قەلەقا بی، لە ترسی ئەوە بی کەی هەڵکوتنە ماڵەکەتە، لەوەیە بژەی کەی گولەیەکت پێوەنن بتکوژن، لەوەیە بی کەی بێن ماڵەکەت ببن، تۆ لەزەت لە خواردن و خواردنەوە ناکەی، لەوەیە بی کە لە شارەکانی ترەوە هیچ شتێک داخل نەبێ بۆ ئەم شارە، شارەکانی هاوسێت هەمووی قەتع بکرێت، چونکە ترس هەیە ناتوانی بڕۆی بۆ وڵاتێکی تری شت بێنیت، چونکە ترس هەیە ئەو کاتە خواردنش نامێنێ، گواستنەوەی خواردنش نامێنێ لە شارێکە و بۆ شارێکی تری. بۆیە ئەو کەسانەی کە فەسادیانن لەسەر زەویدا کە پێیانەوترێ قوتاع الطەریق، لە ڕێگا خەڵکە گرن ڕوتیەکەنەوە ئەیکوژن، مناڵەکەیە بن بە پارە مناڵەکەی بەرەدەن، کابرا ئەکوژن سیارەکەیە بە. ئەمە خوای پەروەردگار عقوبەیەکی زۆر تونوتی ژیانی بۆ داناوە، چ لە دنیا چ لە قیامەت. خدا ئەفەرمێ لە سوورەتی ئەلمائیدەدا
إنما جزاء الذين يحاربون الله ورسوله يحاربون الله ورسوله چۆن محاربەی خوا و پێغەمبەری خواکەن صلى الله عليه وسلم هەچی خدا ئەمری کردووە ئەوان نایکەن ئەیشکێنن هەچی خدا وتێتی ئەوە قەدەغەیە مەیکەن ئەوان ئەنجامیەدەن ئەوە محاربەی خوایە ئەوە محاربەکردنە لەگەڵ خدا خدا ئەمرت بەشی پێ بکات تۆ عەکسی ئەو بیکەی خدا پێت بڵێ ئەوە چاکە و ئەوە ئەنجامدا تۆ نەیکەی ئەوە محاربەی خوایە ئەوە محاربەی پێغەمبەرە یا بە سلاح لەگەڵ پێغەمبەرە صلى الله عليه وسلم إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا لدواي أو خلقي لأمن آسايشايا أوان برون فسادي بننو فسادي بكن جزاكيان شيا أي حاكم كان أي ولي أمر كان أي دا صلاة دار كان أما جزاكيانا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض بالخيار يا أوتابيان كجن يا أوتابيان دن السيدارة لبرشاوي خلشي با عبرت بكا خلشي يا أوتاد مشاكي راسي دسيان لقل باي شبيان ببرنوا يا أوتاد لو شارة دريان بكن نيلن بينوا أو شارة ذلك لهم خزي في الدنيا سرشوريبوا أوان الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم تاوا يعني عذابك تنوتيج زور قورياني لقيامتش أما جزاي أو كساني كوا أمن آسايشي لولاتا أشن فسادي أنا نوا قريكانا جاريكي تري فسادي وآجاوو يكتر كشتن هولي أو بدين هرهمومان وأو آين بيلوزي إسلام بۆ ئەوە هاتووە کە دینمان بپارێزێ کە نەفسمان بپارێزێ کە عەقڵمان بپارێزێ کە عیرضمان بپارێزێ و کە ماڵمان بپارێزێ بۆیە لەسەر ئەمانە هەر کەسێ مخالفەی ئەمانە بکە هەمووی عوقوبەی خۆی هەیە نەک ئێمە بڕۆین عارەق خواردن دەرخواردی خەڵک بدەین خەڵک سەرخۆش بکەین عەقڵیان تێک بدەین ئێمە واجبە لەسەرمان کە عەقڵی ئەو خەڵکە لە جێی خۆی بمێنێ نەک بێ عەقڵی بکەین بۆیە خوای پەروەردگار باسی دوو نیعمەتەکە بەبام قوڕەیشەوە دوو نیعمەتی زۆر گەورە کاتێ مەلیکی یەمەن شتێکی دروست کرد وەکو کەعبە وتی خەڵکی نابێ بچێ بۆ سعودیا بۆ مەکە ئەلەوێ بچن بە دەور ئەم بەیتەیە بسڕێنەوە و حەجی تیا بکەن منش ئەم بەیتاکەم خەڵک بابێ لەیرە حەج بکە خەڵکی پێیان ناخۆش بوو یەکێک هەڵسات چووە ناو بەیتەکەی ئەوەوە پیسی تیا کرد و پیسەکەی ساویە هەموو دیوارەکەیە کاتێ ڕۆژەوە بوو ئەوەی بینی تووڕە بوو ئەبڕەها خەبەری نارد چەند فیلێکشی بۆ هات فیلی گەورە گەورە جێشەکەی خستە ڕێ لە یەمەنەوە بۆ کۆ بۆ کەعبە بۆ ئەوەی بیڕوخێنێت کاتێ کەوتنە ڕێگە یەشتانە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نەهاتەتە دونیاوە چونکە لەو ساڵە لەدایکە بێت ئەڵێن کاتێ دێن بە ڕێگا نێزگی بەیتە بنەوە کە نێزگی بەیتە بنەوە قوڕەیشەکان ئەچن بۆ لایەن بۆچی هاتوونەوە ئێمە هاتوین بۆی ئەم کەعبەیە بڕوخێنن بکەن بە خاتری خوا مشریک بوون ئەمانە بکەن بە خاتری خوا ئەوە ماڵی خوایە چۆنەی ڕوخێننەوە ئەوە بوو عەبدولموتەلیب چوو بۆ لای ئەبرەها وتی من 200 حوشترم لاتانە چووکەم بە جێشەکەتان داتانە بان چەند ماڵێکە چەند شتێکتان بردووە 200 حوشتری منی تیا هەیە وتی وەڵڵاهی وامزانی بە هەیئەت و شێوەت پیاوێکی زۆر عاقڵی من هاتمە بەیتەکەتان بڕوخێنم تۆ داوای حوشترم لێکەی وتی صاحب حوشترەکان منم بەڵام صاحب ئەو بەیتە ئەڵڵایە منەقم نییە بەسەرێ ئەوە خوایەکی هەیە پارێزێت کە کەوتنە ڕێ فیلەکانیان هەرسان بڕۆن بەرەو بەیتەوە کەعبە بڕوخێنن ئەو فیلە لە جێگای خۆی دانشت بۆی ببێتە دەرزێ بۆیان عیبرەتێ بۆیان ڕویانە کردەوە یەمەن ڕایە کرد ڕویانە کردەوە بەیتەکە ئەنشتەوە نائەجولاوە بۆیە ئەلەو کاتە خوددا فەرمووی ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحاب الفیل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل دوا بدوا يكتري ترميهم بحجارة من سجيل
فجعلهم كعصف مأكول هەرێکی بەردێک لە دەنووکیان بوو بەردەکەی بەرەدا ئەیدا بە تەوقی سەری کابرای لە کۆمیەوە دەرەچوو والعیاذ بالله بۆیە عولەما ئەفەرمون لە بینی ئەم سوورەتە و لە بینی سوورەتی قوڕەیشە پێکەوەتان فجعلهم كعصف مأكول بۆ لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف بۆ ئەوەی قوڕەیش دەرز و عیبرەت وەرگرێت بۆ ئەوەی پێکەوە بژێن ئیلافیان هەبێ پێکەوە إيلافهم رحلة الشتاء والصيف سەفەریان هەبوو بۆ تیجارەت زستانان بۆ یەمەن هاوینان بۆ شام هەموو فاکیهە و مێوەهات و تۆیانە هاور بۆ زەرعات خدا فەرمووی فەلیعبودوا بەفائی سەبەبی بەهۆی ئەوەی کەوا ئێوەمان ئەمین کرد و ئێوە لەو ترسە نەجاتان بوو فەلیعبودوا رەب هذا البەیت دە ئێوەش خوای ئەم بەیتە بپەرستن شەریکی بۆ قەرار مەدەن بە تەنها خوای ئەم بەیتە بپەرستن هاوارتان کرد بڵێن یا ئەڵڵا بانگی کەسی تر مەکەن سوێنتان خوارد بڵێن وەڵڵا سوێن بە کەسی تر مەخۆن پشتان بەست وعلى الله فليتوكل المؤمنون پشت بەخوا بپەسن لە خوا بترسن حەیوان بۆ خوا سەر ببڕن بۆ کەسی تر نە بە دەوری کەعبەیە بسوڕێنەوە بە دەوری قەبری کەسی ترە نە فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف أمد نعمة قوريا أو خوايكوا أطعمهم من جوع وآمنهم من خوف برسيبون خداتير يعني كرت رزق الروزي بويا النار ولا ترسابون آمنهم من خوف وأميني خست سريع أمد نعمة قوريا أبي همومان هوري أو بدين وهمومان أو دعايا بكين چونکە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت خەلیلی خوا بوو مستەغنی نەبوو لە دوعای کرد هەمومان دوعا بکەین بڵێن یا ڕەبی خودایە ئەمن و ئاسایش بەرقەرار بکەی لە ناو وڵاتەکەمانە لە ناو وڵاتی هەموو موسڵمانانە یا ڕەبی خودایە ئەوەی فەسادی ئەنێتەوە لەم وڵاتەیە یا ڕەبی خودایە ئەوەی ئاژاوە و ئاشوبی ئەنێتەوە یا ڕەبی خودایە دەری بکەی لە شارەکە یا ڕەبی خودایە سەرشۆڕی بکەی واجبە لەسەر هەمومان کە هەوری ئەوە بدەین ئەمن و ئاسایش بەرقەرار بکەین لە ناو وڵاتەکەمانە إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال خدا أمانتي بآسمان وبزوي وبشاخكان سبارت فرموي أم أمانة بقرن وتيان يا ربي خدايا أو أمانة شيت يدايا فرموي أجر شاكا بكن شاكا أبين نوا أجر مخالفي من بكن عقاب تانا دم وتيان يا ربي خوايا طاقت ما نيهلي بقري فحملها الإنسان آدم سلامي خوايا لسريبي هل يقرد أو ديني هل قرد أو أمانتي هل قرد أمانتي عدل وعدالة أمانتي مسؤولية أمانتي أو كرسيك لباني دانشتوي أمانتي أو لاشيت أمانتي أو باريا أمانتي أو منالانت أمانتي شعبكت أمانتي ولاتكت أبي هموي أمانتا لروج قيامتا محاسباك لسري بويا قورترين أمانتش أويا إنسان أمانتي دين جيب جيبك وأمانتي أم شعبش كي إساك لم وزعيا أجيه دا صلاة داران هول بدن بهمو توانايا كانوا خوال خويا رازي بكن بخاطري خدا تنها أمتاني بيش إيما هبون بخداي لإيما شاكتر بون زور لإيما بقوتر بون زور لإيما دولة من تربون خدا لنا يعني برد ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك صوت عذاب إن ربك لبالمرصاد خواهي پروردگار لكمينا يا بومان أو أنا أبي درز عبرات بن بو إيما جا نازانم أو أنا كده صلاة دار جاري واهي بساعات بدو ساعات للراقي عندنا كانوا لتلفزيون كان قساء كان نازانم للرؤيا نايا بلين خواهي قورة جل جلاله
نازانم شەرمەکەن بڵێن قائیدی ئوممەت، بڵێن پێشەوای ئوممەت، بڵێن باشترین بەشەریەت کە محەممەدە صلی الله عليه وسلم، جارێک ناوی بهێنن، جارێک بڵێن خدای گەورە ئینشاء الله ڕەحمان پێ بکە، نازانم لە ڕوویان نایە لە خۆیان ناگرن. إن ربك لبالمرصاد، لبالمرصاد. بەڵام هەر قسەی زریق و واق و قسەی درۆ و دەلەسە و قسەی ئەملا و ئەولا، ئەیکوا خوای گەورە، ئەیکوا پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە عەرەب کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە کردی بە پێغەمبەر، هەرسان قوڕەیشیەکان عەرەبی مشریکەکان ئەزیەتی سەحابەکانیاندا، دەستیان کرد بە کوشتنیان، دەستیان کرد بە ئەزیەتدانیان، کە مناڵەکان خۆیان زنە چاڵە کرد. هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، عاباکەی دانابوو، شانی دادابوو لە پاڵی کەعبەدا. ئەی پێغەمبەری خوا دوعامان بۆ بکە، خدا سەرمان بخە، بە هیلاکا چوین، عەزیەتمان نەدەن، ناموسمانیان برد، ئەمان کوژن. هەرساوە پا پێغەمبەر صلی الله عليه وسلم دانشت و دەموچاوی تێکچوو، فەرمووی ئێوە عەجەلەتانە، قەومانێک هەبوون لە پێش ئێوەوە، ئەیان خستە ناو چاڵەوە، شانەی ئاسنینیان ئەهاورد بەسەر و دەموچاویانە، گۆشتەکەیان نەکردەوە لە ێسقانەکەیان، نەئەگەڕانەوە لە دینەکەیان. بەڵام موژدە بێ بۆتان ئەی سەحابە، بوشرا بێ بۆتان، گەرەکتانە لە ئەمن و ئاسایشا بژێن، گەرەکتانە کەس ئەزیەتتان نەدا، عەجەلە مەکەن، متعلقە بە ئیمانی خوای پەروەردگارەوە. هەرچەنێ ئیمانت بەخوا بتەو بێت، ئەوەنە ئەمن و ئاسایش بەرقەرارە بێت. ئەمە دەسایسی کەس نییە، با باش بزانن، ئەمە ئیشی خوایە، خوا ئەمە پشتمان کردە لە خوا، وەڵڵا بۆیە وامان بەسەرا هاتووە، ئەمە دەسایس کەس نییە. بۆیە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم، تۆ ئیشێک بکە لە ڕەزامەندی خوددا، با خەڵکیش پێی ناخۆش بێ، خوددا وا لەو دڵانە ئەکا کە لە تۆش ڕازی بن، چونکە دڵەکان هەمووی لە بین دوو پەنجەی خوای گەورەیەتە. بەڵام ئیشێ بکەی لە ڕەزامەندی خەڵکی، خوای پێت و ڕە بکەی، خوددا لێت و ڕە ئەبێ، وەڵڵاهی خەڵکیش لێت و ڕە ئەبێ. ئەمە ئیشی خوای پەروەردگارە، ئەمە سنەتی خوددایە، ئەمە قاعیدەیە لە قورئانە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی پێیاندا، فەرمووی موژدە بێ بۆتان، سەبرتانە بێ، ئیمانتانە بێت، وەڵڵاهی لە یەمەنەوە لە مەشریقەوە بۆ مەغریب ئەڕۆن بەپاڕیەکەن، لە کەس ناترسن ئیلا لە خوای گەورە نەبێت، و لە گورگژە ترسن لە مەڕەکانتان. و بالفعل ئەمەیان بەسەرا هات، ڕێیانە کرد بەسەر زەویدا بە هەموو شارەکانە، لە کەس ناترسن لە ئەڵڵا نەبێت. بۆیە عەدلیان هەبوو، دادپەروەر بوون. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، کاتێ خەلیفەی موسڵمانان بوو، عەمری کوڕی عاس ڕەضی الله عنه سەحابەیەکی زۆر بەڕێزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کردبووی بە والی مسر، لە مسر والی بوو. کوڕەکەی عەمری کوڕی عاس لەگەڵ کابرایەکی قبطیدا بووە شەڕی پێی فرۆشت. قبطیەکە واتە نەساڕەیە، گوێنی پێدا، ئەمجا ئەم ڕەکاتە دوو کەس بیگرێ و بەدار لە قبطیەکەدا لە خۆڕایی. قبطیەکەش لە دوای ئەوەی کە دارکاری کرا، ئەمجا ڕووی کردە باکە و ئەو بایە وا ڕووە کاتە مەدینە المونەوەڕە، خوای پەروەردگار زیاتر تەکەڕوم و تەشەڕوفی پێ ببەخشی، کە ئەو پێغەمبەرەی لێیە صلی الله عليه وسلم ئەلێ هیچ چارم نییە تاوەکو ڕوونەکەمە مەدینە بچم بۆ لای خەلیفەی موسڵمانان، ناوی داوەتەوە عومەرێکەیە، عومەری کوڕی خەتاب، بچم بۆ لای ئەو بزانم چۆن تەعدایان لە من کردە. شکایەتە باتە لای ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمێ حاڵ و مەسەلە وایە، جێبەجێ ئەمرەکە، عەمری کوڕی عاس و کوڕەکەی جێبەجێ وەرن بۆ مەدینە، دێن بۆ مەدینە، هەردووکیانە وەستن. ئەی کوڕەکەی عەمری کوڕی عاس، ئەلەم قبطیە داوە، بەڵێ یا ئەمیر المؤمنین، ئەم ڕەکاتە دوو کەس بیگرن، دارێکەدا دەست قبطەکەوە، ئەفەرمێ لێیدا، کابراش لێیەدا، ويأخذ العصا ويضرب برأسه وينظر إلى عمرو بن العاص، سيري عمر كري عاص كإمام عمر، بيفرمي متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا، چی وای لێتان کرد، چی کاتێ ئێوە خەڵکتان کرد بە عەبدی خۆتان، کاتێ دایکیان
ژان گردیانی و ئەو مناڵە هاتە دنیاوە بە حوڕیە و مناڵە لەدایک بوو، بە سەربەرزیە و مناڵە لەدایک بوو، بۆ کردتان بە عەبدی خۆتان. لێیدا دەستی کرد بە لێدانی کوڕەکەی عەمری کوڕی عاس، ئەم جاوتی لە باوکشی بدە، چونکەوە بۆنەی باوکێەوە نەبێ لە تو نادا. ئەوە عەدالەتە، ئەوە حاکمیەتە. ڕزای خوات لێ بێ عومەر، ئەو دەنگت هەرە زرێ و تێتەوە هەتا وەکو نەفخی سوور لێ ئەدرێ بۆ قیامەت. جا هەوڵ بدەین هەمومان کارێکی وا بکەین ئەمن و ئاسایش بەرقەرار بێ لە وڵاتەکەمان. واللهی ئەمن و ئاسایش نەبێ لە وڵاتمان، نە ئیسفادە لە خواردنەکەین، نە ئیسفادە لە خەوتنەکەین، نە ئیسفادە لە عیبادەتەکەین. فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. أقول ما سمعتم وأستغفر الله العظيم لي ولكم. الحمد لله رب العالمين، له الحمد الحسن والثناء الجميل، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد، له الثناء الجميل. الحمد لله الذي من علينا بنعمة الإيمان والأمن في الأوطان والصحة في الأبدان، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، كل يوم هو في شأن، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. عباد الله، واعلموا أنكم إذا لم تشكروا هذه النعمة وتقيدوها بالطاعة فإنها تسلب سريعا، فيحل الخوف محل الأمن ويحل الجوع محل الرزق، كما قال تعالى: وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. خواهی پەروەردگار نمونەیەکمان بۆ لێدا، ئەفەرمێت نمونە بێ بۆتان ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم کە شارێک هەبوو ئامینەن مطمئینە، لە ئەمن و ئاسایشا بوو، زۆر لە ئەمن و ئاسایشا بوو، و ڕزقی بۆ ئەهات لە هەموو کاتێکا زۆر بە ئاسانی. بەڵام ئەو ئومەتە چیان کرد؟ ئەو شارە چیان کرد؟ فكفروا بأنعم الله، كفريان كرب نعمتي خوا، أو نعمتيان بنعمتي خوا داننا فأذاقها الله لباس الجوع والخوف. خواي پروردگار پوشاكي برسيتي وترسناكي خستبر أو قوما بما كانوا يصنعون، بهوي كردوي خويانوا، بهوي دستي خويانوا، بوي علاقتك زور قورهيا لبين إيمانا ولبين أمانتا ولبين أمنا، هموي بيكوتا هەتا وەکو ئیماندار بین و هەتا وەکو ئیش بەو قورئانە بکەین و عیبادەتی خوا بکەین بە تاک و تەنها، شەریک بۆ خوا قەرار نەدەین، ئەوەنە ئەمن و ئاسایشە بێت. بۆیە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ ئەم حەدیثەمان بۆ گێڕێتەوە لە عەبدوڵای کوڕی عومەرەوە، ئەفەرمێت: لما نزلت الآية الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. قال أصحاب النبي صلى الله عليه وسلم: أينا لم يظلم نفسه؟ فأنزل الله: إن الشرك لظلم عظيم. وفي رواية قالوا: يا رسول الله، أينا لا يظلم نفسه؟ قال: ليس كما تقولون، أولم تسمعوا إلى قول لقمان لابنه وهو يعظه: يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. الذين آمنوا أو كسانيك إيمان ينهاوردوا بخواب تواوتي، بلام ولم يلبسوا إيمانهم بظلم، لقل إيمانك يانا بظلم يعني بشرك، شريك بوخوا قرار نادن. أقر إيما أو هابين خدا أفرمي: أولئك لهم الأمن، أو كسانا أمن آسايش بو أواني لدنيا دا وهم مهتدون، لدنيا وقيامتا لأمن آسايش شابا، لدنيا وقيامتا لسر رقاي حقا، لسر رقاي راستن. بو يوتيان أي بيغمبري خوا كاما من تاوان ناكين وایان زانی هەر کەسێ ئیمان بێنێ و ئێتر تاوان نەکا، فەرمووی نەخێر مەبەست لە تاوان نییە لەیرە لە ظڵم مەبەست لە شتیرکە. گوێتان لێ نەبوو عەبدە ساڵحەکە لوقمان بە کوڕەکەی ڕێ وهو يعظه: يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. شرك ظلم عظيمة. ئەگەر ئێمە هەوڵ بدەین عیبادەتی خوا بکەین، موحید بین، بەتەنها خوا بپەرستین،
شەریک بۆ خوا قەرار نەدەین ئولائیکە لەهم الئەمن وهم مهتدون ئەوانە ئەمن و ئاسایشیان هەیە لە دنیادا و لە قیامەتە وهداية دراون وخدا أفرميت ولو أنهم أقاموا التوراة والإنجيل وما أنزل إليهم من ربهم لأكلوا من فوقهم ومن تحت أرجلهم منهم أمة مقتصدة وكثير منهم ساء ما يعملون وقال تعالى وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا لنفتنهم فيه ومن يعرض عن ذكر ربه يسلكه عذابا صعدا وقال تعالى ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أجر إيمان بين بدل تقويان هبي بجوارحيان أو بركات أرض وأسمانيان بوكينو لأمنوا آسايش أجن بلام ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون بلام پیغمبرانيان خست دروا خوايان خست دروا نعمتي خوايان بنعمتي خوا داننا أو كات خواي پروردگار لنا يعني برد جا هوري أو بدين أي ملت أي أمت همومان هوري أو بدين بأمنوا بمسؤولوا بدا صلاة دار وبيد صلاة دار جو ندين أو فلان لاينا وأما فسان لاينا إما لاين ناكين چوكا أو حكمتي بيشي إما كروي يشتانا قاپو قاجاقكي كون نبوه يشتانا جلو برگكي ماوه چيان كردو خواي پروردگار شي بسرا هاورد بويا فرق نيه لبين بعثية كعرب بيت يا كسي ككرد بعينا أتواري أوان بقرية بر هيج فرق كينية هول بدين همومان برو خواب بشين عبادتي خواب كين بو أوي أمن آسايش برقرار بلنا ومانا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآله وأزواجه وذرياته كما باركت على إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر لنا ذنوبنا اللهم اغفر لنا ذنوبنا اللهم اغفر لنا ذنوبنا وخطأنا وعمدنا وكل ذلك عندنا ربي آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها يا ربي خدايا ليتبارينو بنا وجوانا كانت بصفات برز كانت يا ربي خدايا أمن آسايش برقرار بكي لنا ولاتك معنا يا ربي خدايا مسلمانان سلامت بكي يا ربي خدايا مسلمانان سلامت بكي لها مشينيكا يا ربي خدايا لفتنة بمان بياريزي ما ظهر منها وما بطن يا ربي خدايا شفاي نخوشكان مامدي يا ربي خدايا شفاي نخوشكان مامدي يا ربي خدايا رحم لمردوكان مامكي خدايا وي مشكلة هي بوي آسان بكي خدايا وي من دالين يا ذريتي صالحي في بخشي يا ربي خدايا هداية من بدي اختيار كان من آخر خير بكي وقنج كان من هداية بدي وسر للشيوان من هداية بدي يا رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك